لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی هەفتاوێک لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. بەڵێ خۆشەویستان کولەوانەی ڕابردوو باسمان لەو ئاتە کرد کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ئاەتی پێشترێ باسی لە کەسانێکی عەوام کردێ لە ئەهلی کتاب، لەو ئاتەشدا باز لە عولەماکانیان دەکا کاتێکەوە کەسانێکن بەدەستی خۆیان کتێب دەنووسنەوە دەشڵێن ئەوە لەلایەن خوا هاتیە والعیاذ بالله لە بەرامبەر چی لیەشتەڕوا به ثەمەنەن قەلیلا، لە بەرامبەر ئەوەی کەوا شتێکی کەم بەدەست بینن لە خۆشیەکانی دنیا. ئیتر واوەیلا لە بۆ ئەوان لۆیە خوای گەورە لە سەرەتا ئاەت دەفەرمێ فەوەیل لەهم، واوەیلا لە بۆیان، لە دواتر فەوەیل لەهم مما کەتەبەت ئەیدیهم، دیسان واوەیلا و عەزاب و عەزابێکی بە ئێش و ئازار لۆ کەسانێک کەوا بەدەستی خۆیان دەنووسن مما کەتەبەت ئەیدیهم، بەوەی کەوا بەدەستی خۆیان نووسیتیانەوە و تەنسیبی سەر خوای گەورە دەکەن، وویل لهم مما یکسبون، و واوەیلاش لە بۆیان لە بۆ ئەوەی کەوا کەسبی دەکەن و بەدەستی دێنن. کەواتە لێرەدا خوای گەورە باسییان دەکا بەوەی کەوا ئەوان دوو جەریمە ئەنجام دەدەن. جەریمەی یەکەم بەوەی کەوا بەدەستی خۆیان شت دەنووسن و تەنسیبی دەکەنە سەر خوا والعیاذ بالله. جەریمەی دووەمیشان ئەوەیە کەوا لە بەرامبەر ئەو تەحریفەیان شت کەسب دەکەن، واتە کەسابەتی پێ دەکەن و شتێک لە دنیادا پێ بەدەست دەینن، شتێک لە دنیادا پێ بەدەست دەینن. ئیتر لێردا ئەگەر تەماشا بکەی فەویل لەهم مما کەتەبەت ئەیدیهم، کەتەبەت بەفعلی ماضی هاتیە، وویل لەهم مما یەکسبون، یەکسبون بەفعلی مضارع هاتیە. معلومە ماضی تعبیر لە ڕابردوو دەکات، مضارع تعبیر لە ئێستا و داهاتوو دەکاتن. کەواتە واوەیلا لە بۆیان لەوەی کەوا بەدەست خۆیان نووسیان، واوەیلاش لە بۆیان لەوەی کەوا کەسبی دەکەن ئەوەی کەوا لە بەرامبەر ئەو تەحریفەیان کاتێکەوە بەدەست دێنن. زانیان دەفەرمون لێردا حکمەتەکە ئەوەیە ئەوان جارێک بەدەستی خۆیان نووسیتیانەوە کۆتاییان بە نووسینەکە هینایە، بەڵام لە بەرامبەر ئەوەدا بە بەردەوامی کەسابەتی پێ دەکەن بەو تەحریفەکە کردیتیان، نەکەر بە خۆیان بەوەی کەوا جارێک تەحریفیان کردیە و نووسینەکە کۆتایی پێهاتیە، بەڵام بە بەردەوامی کەسابەتی پێ دەکەن لە ژیانی خۆیاندا. و هەروها لە دوای ئەوانیش ئەوەی کە دێ کار بەو تەحریفەی ئەوان دەکات تاوەکو دنیا پێ بەدەستبینی، هەمووی لە بۆ کەسی یەکەم دەگەڕێتەوە ئەوەی کەوا دەستی بۆ تەحریفەی کردیە، هەمووی لە بۆ کەسی یەکەم دەگەڕێتەوە بۆی کەوا دەستی بە تەحریف کردێ. لۆیە حتا وەکو ڕۆژی قیامەتە ئەوەی کار بۆ تەحریفە بکە دەگەڕێتەوە سەر ئەو کەسە محەریفەی یەکەم جار تەحریفی کردیە. خوا پەنامان بداتن، خوا پەناماندا. ئەوجا وەکو لە صحیحی مسلمدا هاتیە جەریری کوڕی عەبدوڵڵای بەجەلی دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە فەرمودەیەکی درێژدا ئەوەی کەوان بەبەستمانە ومن سن في الإسلام سنة سيئة كان عليه وزرها ووزر من عمل بها من بعده من غير أن ينقص من أوزارهم شيئا. هەر کەسێک شتێکی نوێ دابینی لە ناو دینی ئیسلامدا کەوا پێشترێ نەبووە ئەو دابینی وەکو بیدعە و شتێکی نوێ و تەحریفێک بینی، ئەوە گوناهەکەی لە بۆ خۆیتی و هەروها گوناهی ئەو کەسەی کە لە دوای ویش کاری پێ دەکا هەمووی لە بۆی ویش دەنووسرێ بەبێ ئەوەی کەوا لە گوناهی ئەوانی تریش کەم کاتەوە من غیر ئەن ينقص من أوزارهم شيئا. کەواتە کەسی دووەم و سێیەم و چارم هەتا ئەوەی کەوا لە دوای دێ هەمووی گوناهیان لێ دەنووسرێ، بەڵام کەس یەکەمیش شەریکە لەگەڵ هەموو ئەوانەی لە دواتر دێن. خوا پەناماندا. لۆیە بە مضارعی فەرمێ مما یەکسبون، واتە مردیشە مادەم لەسەر ئەو کارە مردیە تەوبەی نەکردیە، ئەوەی لە دوای وی دێتن چاوی لێ دەکا هەر هەمووی لە بۆی دەنووسرێ، شەریکە لەگەڵ هەمووی. خوا پەناماندا.
وقالوا لن تمسنا النار إلا أياما معدودة. ئیتر کاتێک ئەو کارانەیان دەکرد، کاتێکەوە ئەو کارانەیان دەکرد لەسەر ئەو ئەساسەی بە ئەو کارانەیان دەکرد، اعتقادیان بەرامبەر بە ئاخرەتەوەیە. بەڕاستی اعتقاد و باوەڕت بەرامبەر بە ئاخرەت کوبی ڕەنگ دەداتەوە لە کار و کردەوە لە هەڵوێست و مۆقفەکانت. لێ تەماشا دەکەی ئەو کەسێکەوە خراپەکارە پرسیار دەکە دەڵێ خوا بەڕەحمە، شەک و گومانی هەیە لە ڕۆژی قیامەت. ئەگەر شەک و گومانی نەبی، ئەگەر یەقینی بۆ حسابە وردەبی کە لە ڕۆژی قیامەت دەکرێت، کو جورئەت دەکا ئەو خراپانە بکە. ئیتر ئەوانەشکەوە بەدەستی خۆیان کتێب دەنووسنەوە تەنسیبی سەر خوا دەکەن والعیاذ بالله، و کەسابەت بە دینی خوا دەکەن، مەبەستەکە مشکلەکەیان لێرەیە. بۆی کەوە بەرامبەر بە ئاخرەت اعتقادیان وایە، شەک و گوماناوین، ظەنیان هەیە، یەقینیان نییە، درۆ هەڵدەبەستن لەسەر خوا. دەیانگۆ لەن تەمەسەنە النار ئیلا ئەیاما معدودە، ناچینە ناو ئاگر و ئاگر پێمان ناکەوی و نامانگاتە ئیلا چەند ڕۆژێکی دیاریکراو نەبی، ئیلا چەند ڕۆژێکی دیاریکراو. دیار ئەو چەند ڕۆژە دیاریکراوکە وەکو لە صحیحی بوخاریدا هاتیە، پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پرسیار لە کۆمەڵێک لە یەهود دەکا، بە تایبەتی پاشی خەیبەر کاتێکەوە محاولەی کوشتنی پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم کە داعوەتی دەکەن و ژەهری تێدەکەن ناو خواردنەکە، ئیتر خوای گەورە دەیپارێزی سبحانه وتعالى، بانجیان دەکا و خڕیان دەکاتەوە، چەند پرسیارێکیان لێ دەکاتن. یەک لەو پرسیاران کە لێیان دەکا ئەوەیە من ئەهل النار، چێ ئەهلی ئاگر؟ ئانیش دەڵێن قالوا نكون فيها يسيرا ثم تخلفون فيها. سبحان الله، دەڵێ گوتیان ئێمە چەند فترێکی کەم تێدا دەمینەینەوە، ثم تخلفون فيها، پاشان ئەنگۆ دەبنە جێگرەوەی مە لە ئاگری جەهەنەم، خوا پەنامەندا. فقال رسول الله صلى الله عليه وسلم اخسأوا فيها، بمنينو بزليلين ناو آقري جهنم، والله لا نخلفكم فيها أبدا، والله لا نخلفكم فيها أبدا، والله بهيج شويك أما نابي نجينشين نقول ناو آقري جهنم أبدا، بلكو هل أنقونة تيدا دمينينو. إتر أوا شاهدي پیغمبر صلى الله عليه وسلم لبو أهل كتاب کە بەداخەوە لەوانەیە کەسانێک کە بئێستا پێیان مسلمان بی، بەڵام بە شاهدی قورئان و سنەت پێیان صلی الله علیه وسلم ئەوە عاقبەتی ئەهلی کتابە کە ئیمان بە پێغەمبەری مەناین صلی الله عليه وسلم. بە هەر حاڵ لە تەفسیرەکان چەندین ئەقوالی دیکەشیان هێنایتەوە کەوە ئەو ئەیامە معدودە مەبەستیان چیە؟ هەندێک لەوانە لە هەندێک ئەقوالدا هێنایتیان کەوە دەیانگۆ ئێمە چل ڕۆژان دەچینە جەهەنەم و پاشان دەردەچین، طبعا دوای دەڵێن ئەوجا مسلمانان دێنە جێیان، وەکو پێیان ساسم کە بەو شێوە ڕەدیانی داوە. ئیتر مەبەستیان لەو چل ڕۆژەش ئەوەیە کەوا لەبەرەوەی باب و باپیرانیان چل ڕۆژان گۆلکەکەیان پەرستێ، مدەی پەرستنی گۆلکەکەی ئەوان دەچنە ئاگری جەهەنەم، بەڵام پاشان دەردەچن. ئەوە یەک لە ئیفتراکانیانە. هەندێکیش دەڵێن نەخێر چل ڕۆژ زۆرە، 7 ڕۆژ دەچینە ئاگری جەهەنەم. ئەو 7 ڕۆژە چییە؟ بەعتیبار دەڵێن عمری دنیا 7000 ساڵە، 7000 ساڵ بەرامبەر بە هەر 1000 ساڵێک یەک ڕۆژ دەچینە جەهەنەم، پاشان دەردەچین. ئیتر ئەوە ئیفتراءاتی ئەهلی کتابە. وقالوا لن تمسنا النار إلا أياما معدودة قل أتخذتم عند الله عهدا فلن يخلف الله عهده. باشا لەسەر چ ئەساسێک وا دەڵێن؟ لەسەر چ ئەساسێک دەڵێن چەند ڕۆژێک دەچنە جەهەنەم و پاشان دەردەچین؟ ئایا عهد و پەیمانتان لە خوای گەورە وەرگرتێکەوە چەند ڕۆژێک بچن و ئیتر خوای گەورەش کە عهد و پەیمان بدا فلن يخلف الله عهده؟ بالتأكيد أجر خواي جورا عهد بيمان بيدابن، بالتأكيد خواي جورا لا يخلف وعده، خواي جورا عهد بيمان بهش وخلاف ناكت سنك خلاف كردني عهد بيمان كاتك وكسك عهد بيمانك دا بلام جيب زيناكا لبر دوشتا يقلو دوشتا يانو تلبيري دتي يانو تلبيريتي بلام تواناي نيا جيبكا يانو تلبيري دتي یانو تتوانای نیە جێبەجێ بکە، بەڵام خوای گەورە هیچ یەک لەو دوشتەی نییە سبحانه وتعالى. وما كان ربك نسيا، خوای گەورە هیچ شتێک لەبیر ناکا. دوو إن الله على كل شيء قدير، خوای گەورە لەسەر هەموو شتێک بەتوانەیە، کەواتە نە لە بیری دەچی خوای گەورە عهد و پەیمان جێبەجێ بکە، نەبێت تواناشت جێبەجێ بکە، کەواتە هەر جێبەجێ دەکا. ومن أوفى بعهده من الله، چێ لە خوای گەورە بە وەفاترە لە بۆ جێبەجێکردنی عهد و پەیمانی سبحانه وتعالى. كواتا آية أنقول كوخسيدة كان آية اتخذتم عند الله عهدا،
عهد و پەیمانتان لەخوا وەرگرتیە و کاتێک کە خوای گەورە عهد و پەیمان بدە لن يخلف الله عهده ئەوەیە أم تقولون على الله ما لا تعلمون أم لێرە وەکو زانە دەفەرمون بە معنای بەلی ئیضرابی دێ بەڵکو تقولون على الله ما لا تعلمون بەڵکو شتێک دەڵێن لەسەر خوا والعياذ بالله ما لا تعلمون شتێک دەڵێن لەسەر خوا کە ئەنگۆ نایزانن کەواتە شتێک بەبێ علم لەسەر خوا دەڵێن ئەوەش ئیفترایە لەسەر خوا والعياذ بالله ئیفترایە لەسەر خوا کەواتە ئەنگۆ عهد و پەیمانتان وەرگرتەیە یاخود لە خۆتانەوە شت لەسەر خوا دەڵێن ئیفترا دەکەن بەڵکو وەکو زانە دەفەرمون لێرە ئەم بە معنای بەلدێ کەواتە ئەوەی کە دەیڵێن عهد و پەیمان نییە لای خوای گەورە کەوا ئەنگۆ چەند ڕۆژێک بچنە جەهەنەم نەخێر بەڵکو ئەوەی ئەنگۆ دەیڵێن تەقولون على الله ما لا تعلمون ئەنگۆ شتێک لەسەر خوا دەڵێن کە نایزانن بێعلم دەیڵێن ئیفترا لەسەر دینی خوا دەکەن ئیتر ئەوەش بەڕاستی وەکو گوتمان ئەو ئافاتانەی لەناو ئەهلی کتاب بەڕاستی بەداخەوە لەناو هەندێک لە مسلمانانیش هەیە فعلا ئەوەی دەیکا دەڵێ لەگەڵ ئاوی دەستنوێژ دەشوە لەگەڵ ئاوی دەستنوێژ دەڕوا ئەوەی دەیکا دەڵێ ئەگەر بشتین دوای هەر دەردەچین لە جەهەنەم خوا پەنامان بدە والله یەک لەحظە بچێت جەهەنەم کافر بۆی کا تەدمیر بی یەک لەحظەی جەهەنەم بە کەس تەحمل ناکرێ ئەو ئاگرەی کە وەکو خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم وەصفی دەکاتن کە 69 جار لەو ئاگرەی دنیا بە قووەترە چێ تەحملی دەکات چێ لەحظەیەک تەحملی ئاگری دنیا دەکات تاوەکو تەحملی ئاگری جەهەنەم بکەی خوا پەنامان بدە کەواتە چێ ئەو عەهدەی پێدای ئایا خوا ئەو عەهدەی پێدای فترێک دەچی و دەردەچی یان زۆر کەیف و دڵت خۆشە بە عەقیدەی تەوحیدەکەت کە پڕە لە کەم و کورتی بەڵێ عەقیدەی تەوحیدی خاڵص ئەوەی لەسەر عەقیدەی تەوحید بی شەک و گومانی تێدا نییە عاقبەتەکەی هەر بەهەشتە ئەگەر بستە ناو جەهەنەمش لە قەدەر گوناه و تاوانەکانی خۆی ئەو بە تەئکید هەر دەردەچی لەبەرەوەی بە هیچ شێوەیەک جەهەنەم جێی موحیدان نییە بەهەشت جێی موحیدانە بەڵام با باشیش ئەو بزانین ئەوەی لەسەر عەقیدەی تەوحید بی عەقیدەی تەوحیدی خاڵص بە تەئکید کەسێک نییە کەوە ئەوەندە پۆخڵەواتی هەبی بە تەئکید کەسێک نییە مستەڕبی لەسەر گوناه و تاوان بە تەئکید کەسێک نییە ئەوەندە ئیستەهانە بە عەزابی خوا بکە کەواتە بەڕاستی پێویستە لە خوا بترسێن عهد و پەیمانمان لە خوا وەرگرتیە یان شتێک دەڵێن لەسەر خوا کەوا نایزانین والعیاذ بالله خوای گەورە دەفەرمێ بەلا ئەوەی ئەوان دەیڵێن ئەوە شتیوانیە کەوا چەند ڕۆژێک بمنێ و لە جەهەنەم و دەربچی چە عهد و پەیمان تێ و لە خۆتەوە قسام بکەی نەخێر شتیوانیە من كسب سيئة وأحاطت به خطيئته فأولئك أصحاب النار هم فيها خالدون نخير شتوانيا خوای گەورە میزان و تەرازوەشی زۆر ڕاست و دروست دادنێ من كسب سيئة وأحاطت به خطيئته هەر کەسێک سەیئەتە و با بڵێن گوناه و تاوانێک کەسب بکا وەکو گوتمان کەسب واتە کار و کردەوەیەکی وا ئەنجام بدا بە کەسب و اختیاری خۆی لێ لەفظی کەسب والله عالم لە قورئانی پیرۆزکەوە کە لێرە و لە چەندین جێگاری کە بەکارهێنرایە واتە کەسێکەوە کردەوە دەکات بە اختیاری خۆی دەکات هیچ کەسێک لەسەری فەرزی نەکردێ چکە ئەگەر کەسێک بە ئیجبارەوە شتێک ئەنجام بدا ئەوە حکمی جیاوازە بەڵام بە اختیاری خۆی پێی وایە کەسابەت دەکا و پێی وایە قازانجی لێ دەکا ئەو کردەوەی ئەنجام بدا هەر کەسێک بەو شێوەیە بە اختیاری خۆی سەیئەتێک ئەنجام بدا و ئەحاطت به خەطیئەته خەطیئەت و گوناه و تاوانەکەی چاردەوری بگری ئەوە کەسێکە دەبی تەیارانی جەهەنەم خوا پەنامان بدە هەتایە تێدا دەمینێتەوە جا لێرەدا زانایان دەفەرمون من کەسب سەیئەتەن لێرەدا ئەو سەیئە بە معنای شرک دێ و جمهوری مفەسیرین دەڵێن ئەو سەیئەیە شرکە لەبەرەوەی تەنیا شرکە کەوا چاردەوری ئینسان دەگریتن هیچ حەسەنەیەکی ناهێڵی هەر کەسێک شەریک لە بۆ خوای گەورە بڕیار بدە هەرچ خێر و پاداشت هەرچ خێر و چاکەچی هەبیتن ئەو سەیئە گەورەی و ئەو شرکە و ئەو کوفرە هەر هەمووی چاردەور دەگری و بە هیچ شێوەیەک خێری پێوە نامینێ بەڵێ وەکو لە حديث صحيح مسلم ده هاتي بيان صلى الله عليه حتى كسي كافرش كتساكا دكاتن خواي گەورە پاداش داتو بەڵام لە دنیادا پاداش داتو لقيامت دا بەرامبەر بە کەسی کافر وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا هیچ شتێکی باشی نامنێ بەڵکو هەر هەمووی پەرچ و بڵاو دەبیتن کەواتە بەڕاستی ئەوە قاعدەیەکی زۆر مهمە ئەو کەسێکەوە شرک دەکا والعیاذ بالله کوفر دەکا کەواتە لێرەدا وەکو گوتمان جمهوری مفەسیرین ئەو سەیئەیان
پێ شرک و کوفرە. هەر کەسێک شرک و کوفر ئەنجام بدا ئیتر ئەو گوناه و تاوانەی چاردەوری دەگری هیچ حەسەنەیەکی ناهێڵی لە کۆتاییشدا دەبیتە یارانی جەهەنەم هەتا دەمینێتەوە هەتا دەمینێتەوە کەواتە تەنها شیرکە وا دەکاکەوە هیچ حەسەنەیەکی ئینسان نەمینێتن و بەو شێوەیەش بەبێ تەوبەکردن کە دەگەڕێتەوە حزوری خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەو حاڵەتەی ئەوە یارانی جەهەنەمە و هەتا تێدا دەمینێنەوە. بەڵام لە مقابلدا کەسانێکی چاکەکار والذين آمنوا وعملوا الصالحات أولئك أصحاب الجنة هم فيها خالدون. أو كوا إيماني هنا براست دروستي بهم أركان كان إيمان وعملوا الصالحات كردوي تاتشي أنزام دا وكسنزارك باس ما كده كوا إيمان نية وقول اعتقاء باب نية وقول عمله بلام كذا فرموا عملوا الصالحات والتخصيص بعد عامة إتر أو كسيك إيماني هنا أو ذكر دوي تاتشي أنزام دا كوارن دانوي إيمان كيتي كعملوا الصالحات وقلت ما قول عمل دقريتوا قول فعل دقريتوا همو كردوا تاكاني كوا كردي كخواي قول بي خوشة بي رازية سبحانه وتعالى أنا ياراني بهشتن أصحابا واتا ملازمة ومصاحبة بهجد كان هتا تيدا دمينين والأخواي قول دواكاري لو كسانا بين كوا إيمان مانها كردوي تاق أنزام بدين خواي قول لما قبول بكاو بين أصحاب الجنة هم فيها خالدون. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.